بۆ ئەو دادانەی لە کەرتی پزیشکی داوامەکەن ئیتر ئەهلی بێ یان حکومی بێ ڕەحمەتی خواتان لێ سەرنجی ئەم خاڵە بن دیاردەیەکی ناشەرعیە لە ناوتان ئەگەر گوێ قسانەیش نەدەن وەڵاهی خۆتان زەرەرەکەن چونکە شتێکی زۆر ناشرینیشە چییە؟ ئەو شوێنی کە تۆ دەوامی تیاقیدا دەکەم ئیدارەکەی تەنیا ڕەنگەکەی بۆ هەڵبژاردووی یەژێ با ڕەنگی جلەکەت ڕەساسی وێ باشین وێ حەقی نییە پێتۆ واجبی نەکردووە لەسەرت جلەکە تەسک و تروسک بێ نا ئاساییە سترێ نادەیتە بان لاشە بە حشمەت و حیا بیت و بڕۆی با جلەکەت فەڵت وێ باج لەگەت فڵت وێ لەبەر خۆت نا لەبەرەو خەڵکی کە سەردانیەکە یعنی معقول نییە ناتوانانی سەر عیادەکان ژن و مناڵی بۆ بەری دادەیە لەو وڵاتەیەوە کانونیەک و دەرزیەک و نالێکی لاسیکی کرێتە بەر فاش وە ناوی ئەتێ جاسکەیەک لە دەمیا طبعا لەگەڵ ڕێزمە مە هەمویان وانین هەنێکیان ینی هەنێکیانی ئەم شتانە بە زۆری ئەیبینی بۆیە حەزم کرد باسی کەم چوار کەلیمە ئینگلیزی ئەزانێ ئیداتە ملیەکە و تۆ کانونە بەسیتر خۆ ئەم غڕورەت چییە لە توێیە ڕەحمەت خوات لێوێ یعنی تۆ هاتی بۆ لە خزمەتی خەڵکیکەی ناتی خۆت عەرزکەی بۆ خەڵکی ئەمە بەڕاستی ینی خۆ تاوانبارەوی خەڵکیش تاوانبارەکەی سێژی ناواجبە لەسەر پیاوان با خۆیان چاویان داخن واجبە لەسەر تۆیش خۆ سترکی و من گلەیم لە ئیدارەی خەستەخانەکانە کە ئەم نەموزەجانە ئێڵێ بێن و بڕۆن ئەمە زیانە گەێنێ بە میهنەکەتان زۆر شتەیە باسی کەم ناچمە تەفاسیلی بەڵام ڕەحمەت خواتان لێوێ با پیاو بوێرێ ژن و مناڵی بێرێ بۆ عیادەکان جلوبەرتان شەرعیکە شەرعیشی ناکەی لەبەرخوا لەبەر خەڵکی با خەڵک بتوانێت بە ئازادی بێ و بڕوە ڕووی ئەوەی هەبێ مامەڵەتان لەگەڵا بکە چونکە بەڕاستی ئەو خەڵکی کە هاتووە بۆ ئەو ناوە مەژغوڵە خۆی هیلاکە هاتە بۆ عیلاج بووە دەوایە هاتووە نەهاتۆ گوێ لە حیلکا و حیلکی تۆ بگرێت و لار و لەنجە بکەی لەلایە هیوادارم ئینشاءڵڵا ئەو دادانە لێمان ئاجز نەون تەنیا ویسمان بیخێنەوە بیریان